وكذلك أنزلنا إليك الكتاب فالذين آتيناهم الكتاب يؤمنون به ومن هؤلاء من يؤمن به وما يجحد بآياتنا إلا الكافرون وكذلك أنزلنا إليك الكتاب فالذين آتيناهم الكتاب يؤمنون به ومن هؤلاء من يؤمن به وما يجحد بآياتنا إلا الكافرون. بەناوی خی بەخشندەی هێرەبان بەڕێزان بەناوی لیژنەی ئامادەکاری و ئەندامانی ڕێکخراوی بوار بۆ چالاکی ڕووناکبیری بە خێرهاتنی گەرمدان دەکەین بۆ ئەم دیدارە. دیداری یەکەممان لە ڕێکخراوی بوار بۆ نووسەر و ئەدیب و ڕووناکبیرێکی گەورەیە بە قەڵەمەکەی بە ئاکار و ڕەوشتی بەرزی بە هەڵوێستەکانی ڕۆژگارێک ببووە سەرمەشق و لەو پێناوەشدا قوربانی زۆری داوە. مەبەستی قەڵەمی ماندووی ئەمڕۆمان قەڵەمی نووسەر و ڕووناکبیری گەورە بەڕێز دکتۆر حەسەن پێنجوێنیە. لەم دیدارەدا تیژ دەخرێتە سەر ژیان و بەرهەمەکانی مامۆستا و لێرەوە دەمانەوێ لە ڕووی معنەویەوە بە ناوی ڕێزگرتن لە قەڵەمێکی ماندوو ڕێزی لێ بگرین. ئەمەش بە ئامادەبوونی ئێوە. بەڕێزان ئامادەبوونی مەراسیمی ڕێزلێنان لە قەڵەمێکی ماندوو. ئەوانەی ئەمڕۆ ئامادەن لە مەراسیمی ڕێزلێنان لەم قەڵەمە ماندووە. بەڕێزان ڕێکخراوی بوار بۆ چالاکی ڕووناکبیری لە ساڵی 2011 لە 24 دوودا مەزراوە. مۆڵەتی فەرمی لە فەرمانگەی ڕێکخراوە حکوومیەکان هەیە ڕێکخراوێکی معریفیە بۆ بایەخدان بە بوارە فکری سیاسی کۆمەڵناسی بوارەکانی جیاژیا لە ڕێگای چالاکی دیبێت سمینار توێژینەوە مخەیەمی کۆمەڵایەتی ڕاگەیاندن و بڵاوکراوە و هەتا دوایی لە بەشێک لە ئامانجەکانی داهاتووە هەوڵدان بۆ گۆڕانکاری بە ئاڕاستەی شێوازی تازە لە کاری سیاسی ڕێکخراوی لە مامەڵە لەگەڵدا و ئاستەنگەکان ناساندنی ئیسلام بە دیدێکی واقعیانە دۆزینەوەی پردی یەک تێگەشتن لە نێوان ئیسلام و بێروبووچوونەکانی تری هەرێمی کوردستان لەسەر پرسە هەستیار و هەنووکەیەکان دۆزینەوەی جەمسەرەکانی بەیەکگەیاندن لە نێوان بزاوی نەتەوایەتی هزری نەتەواتی لە کوردستان لەگەڵ ئیسلام وەکو پرۆژەیەکی سەردەمی و واقعی کۆکردنەوەی بیرمەندانی کورد و دەرپەڕەخساندن بۆ توانە معریفیەکانیان بۆ کاری هاوبەش لەو چوارچێوەشدا کۆمەڵێک چالاکی ئەنجام داوە لە کۆڕ دیبێت چاپکردنی کتێب مخەیەمی کۆمەڵایەتی دەرکردنی گۆڤاری بوار دوچالاکیش چالاکێکی نەوعی بوو لە 23/12/2023 دیدارێکی زانستی لەسەر نووسەر و بیرمەند مامۆستا سەلامنەوە خۆش لە هەولێر ڕێزگرتن لەو خاوەن قەڵەمە ماندوانەی کە خاوەن قەڵەمی ماندوون لە ساحەکەدا وەفاداریە بیرخەرەوەیە
سراو ڕۆشنکەرەوەیە بۆ ئێستامان گەڕانەوەیە بۆ ئەو ڕۆژانەی کە ڕەوتی ئیسلامی بێداری ئیسلامی لە کوردستان پێشینەیەکی ڕەسەن و پاک و دڵسۆزانە و حەکیمانەی هەبووە. مامۆستای گەورەمان دکتۆر حەسەن پێنجۆنی بەو تەمەنە پڕبەرەکەتەوە ڕۆژانە هەست بە شوێن پەنجەی خۆی دەکات بەسەرنەوەی تازە کە ڕۆڵی هەبووە لە وشیارکردنەوەیدا. بەڵام ئێمە ویستمان لە مەراسیمێکی لەو زۆرە پێکەوە و بەدەسەرجەمعی لە خزمەتیابی نیشانی بدەین مامۆستای هەمووان و بیرمەندی هەمووانە. ڕاستە ئەم مەراسیمە ڕێزلێنانە ڕێکخراوی بوار بۆ سالاکی ڕووناکبیری ڕێکی خستووە، بەڵام هەموو ئەوانەی لێرە ئامادەن خاوەنی ئەو مەراسیمن چونکە هەست بە گەورەی ئەو خاوەن قەڵەمە ماندووە دەکەن، هاتوون بۆ ئەوەی پێکەوە پێی بڵێن تۆ پیاوێکی گەورەی و مامۆستای و بە پێشەنگی دەمێنیەوە. دووبارە بەخێر بێن بۆ مەراسیمە ڕێزلێنانە قەڵەمێکی ماندوو. ڕێکخراوی بوار بۆ سالاکی ڕووناکبیری 23 چواری 2024. زۆر سپاس بۆ دکتۆر کامەران بابانزادە سەرۆکی ڕێکخراوی بوار بۆ چالاکی ڕووناکبیری. بەڕێزان بۆ ئاشنابوون لەسەر ڕۆڵی دکتۆر حەسەن پێنجێنی و بەرهەمەکانی ئامانج و بایەخی ئەم دیدارە پانێڵێکمان هەیە بۆ بەڕێزان هەریەک لە مامۆستا تۆفیق کەریم، مامۆستا بەکر حەمە سدیق، مامۆستا پەیوەند عومەر. داوا دەکەم با بفەرموون. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستایانی بەڕێز بە داوای لێبردنەوە من لێرە دانیشتم و قسەکەم لەسەر جەنابی دکتۆر حەسەن پێنجێنی. بابەتەکەیش ئەوەیە ئێمە وەکو ڕێکخراوی خاڵ خەریکی پرۆژەیەکی لەگەڵ جەنابی مامۆستا حەسەنە وتیان بەم بۆنەوە جەنابێت هەندێک قسە لەسەر نووسینەکانی جەنابی دکتۆر حەسەن بکە. بۆچی جەنابی مامۆستا حەسەنمان هەڵبژارد؟ لە حەقەتە مامۆستا حەسەن ئەگەر نەبێ بە وەکو ئەڵێ مەدحی لە ڕوو دوو سیفەتی تیا بوو زۆر سەرنجی ئێمە ڕاکێشا. یەکێکیان مامۆستا حەسەن کەسێکی پەیامدارە ڕەنگ بێ بڵێم هەر لە دایکبوونیەوە ئەگەر ئەو کەلیمە جائز بێ هەتاوەکو ئێستا. بۆ ئەڵێم لە دایکبوونیەوە چونکو وەکو لە ژیاننامەکەیە هاتووە کە ناو نراوە حەسەن بە یادی حەسەن بەنای ئیمامی داوای ئیسلامیەوە ڕابەری خوارمسلمینەوە باوکی بەڕەحمەت بێ بەو خەیاڵەوە ناویناوە کە شوێنکەوتەیەکی ئەو بێت و هەڵگیری ئەو بێت، کەواتە هەر ناوەکەی پەیامداریت بیرەخاتەوە. دووهەم کەسێکی کردەیی بووە مامۆستا حەسەن. ئێمە نووسەری ترمان زۆرە، قسەی زۆر باشی کردووە، بابەتی زۆر قوڵی نووسیوە، بەڵام ڕەنگ بێ لە ڕووی نەزەریەوە بوو بێ زیاتر. مامۆستا حەسەن لەبەرەوە پەیامدار بووە هاتووە هەرچیشی وتووە هەوڵی داوە بە کردار، بەڵکو زۆر جار کردارەکەی کردووە پاشانە هاتووە بابەتەکەی نووسیوە. و 46 ساڵە جەنابی مامۆستا حەسەن کتێب بڵاوەکاتەوە. پێشتر شتی نووسی بوو لە ناوەڕاستی هەفتاکانەوە دەستی بە نووسین کردبوو، بەس ئەگەر لێم تێک نەچوو بێ جەنابی مامۆستا لە ساڵی 1978 یەکەم کتێبی ئێستا دڵنیامی بڵاو کردوێتەوە، ئێستا بەختیارمی بڵاو کردوێتەوە. لەو کاتەوە تا ئێستا ئەنووسێ. بۆیە من وازانم مامۆستا ماندوو نەبووە، قەڵەمی ماندوومە، بەس لێرە ماندووبوون بە معنای ئەوەی زەحمەتی زۆری کێشاوە. ئەگینا مامۆستا حەسەن قەڵەمێکی بە بڕشتە بەڕاستی، کەسێ بتوانێ 46 ساڵ بە بەردەوامی بنووسێ بەڕاستی قەڵەمێکی بە بڕشتە و حەقی خۆیەتی ئێمە بەڕێزەوە سەیریکەین لەبەر ئەو دوو سیفەتەی. ئەم دوو سیفەتە وەکو قازانجی زۆری پێگەیاندووە، ئێمە بەم شێوە بەڕێزەوە سەیریەکەین. بێگومان تووشی چەرمەسەری و نەهامەتی و ناڕەحەتی زۆریشی کردووە و هەر کەسێ یادەوەریەکانی بخوێنێتەوە تێگا ئەم پیاوە چەندە زەحمەتی کێشاوە و چەندە هیلاک بووە. یعنی هەر لە گەنجێتیە عەرزم کردن کە گەورەبووی تر لە دوکانداریەکەی باوکیەوە بەڕەحمەت بێ ئەم پیاوە پەیامداری دەست پێ کردووە، هەتاوەکو ئەم پەیامداریەی بەردەوام بووە. تەنانەت لە کاتی تەلەبەیە لە کاتی هینا زۆر جار سێرێشەی بۆ دروست کردووە. ڕەنگ بێ ئەگەر مامۆستایان فەرمویان کتێبەکانی 70 کتێبە، ئەگەر ئیشی تری بکردایە لە جاتی 70 کتێب 70 دەفتەریە بوو کە هەرگیز مهتەم نەبووە لەم مەوزوعانەوە ئەوەیشی بڕاتە ماڵەکەی تێدەگا بۆچی کتێبی هەڵبژاردووە بۆ دەفتەری هەڵنەبژاردووە. یعنی لێکێک لە پەیامداریەتی کە ڕەنگ بێ ئێستا ئێمە بڵێن وڵاتی خراپی کردووە یا هەندێک کەس هەبێ بڵێ خراپی کردووە.
چونکو لە کاتی گەنجێتیشی ئەوە بووە باسی گەنجێتی خۆیەکە کاتێکە لە بەغا بووە لە ئەوقاف دامەزراوە تەلەبەیش بوو ئیمامیش بووە سیرەکە خوێندنەکەی دووسێ وای لێ کاتە یەک دوو لە نوێژەکانی ناتوانێت بە ئیمامەت بکە ئەمیش مەعاش لەسەر ئیمامەت وەرەگرێ چووە بۆ لای کابرای بەرپرس لە ئەوقاف وتێتی قوربانە من مەعاشەکەی منە هاتووە بەشێکی گەورەی مەعاشەکەی تەوازەم نیوەی مەعاشەکەیەکی گێڕاندۆتەوە کابراوتی بۆچی خۆتۆیش غیاب نییە وتی نەوەڵا غیاب نییە بەس لە ڕاستیە من لە جیاتیەوە وعد وایە ئەم بۆ نمونە 80 دینارە وعد وایە من پێش نوێژ بکەم بەڵام ئێستا سێ نوێژم پێکرێت دوو نوێژەکەی تر لە جامیعەم وێ بەلام و جائیز نییە یعنی بەرپرسەکە پێی وتووە کاکە تۆ تێک نەچووی شێت نەبووی یعنی بەڕاستە وتێتی لەنەوەڵا ئاساییم وتێتی بەخوا تۆ تەواولیت ئەگەر مامۆستا پێ ناخۆش نەبێ ڕەنگە ئێستش بڵێن ئەی مامۆستا هەر خەریکی ئێمە بوو ئێستا تەواوە چەند ساڵە لە خارجوانە و ئێستش وەزعی ئاوایە ڕەنگ بێ و قسەی کابرای وەقافی پێ دووبارە بکرێتەوە بۆیە دەبوو ئێمە لەسەر مامۆستا لەسەر بەرامەکانی مامۆستا بنووسین و شتەکانی کۆکەینەوە تا ئێستا یاداشتەکانی لەگەڵ حەوت لە کتێبەکانیمان چاپ کردووە خوای گەورە جەزای باتوێخوا یەکێکن لە فرۆشتنی کتێبەکان لە ناو گەنجانە و الحەمدولله ئیقبال و ئیستیقبالێکی زۆر باشی هەیە تا ئێستا نەمانویست هەمووی وەکو کۆبەرهەمێ بەجارێ مەسەلە جەنابی مامۆستا 60 کتێبی هەیە بە یەکجار چاپ بکەین چونکو هەستمان کرد بۆ خوێندنەوەکە دوایی ناڕەحەتە کابرا لە دوایی خوێنمەوە بەڵکو نامیرکە دوان نووسیان بڵاویەکەینەوە بۆ ئەوەی بخوێنێتەوە خوایان بێ کە هەمیمان تەواو کرد اینجا بە یەکجار چاپیان نەکەین جەنابی مامۆستا ئەگەر وازم پێرێ الحەمدە سێ لە نامیرکەکانی کەی دەرچوو کە وەسیەتی کردووە ئەگەر مردم یەکێک لەو نامیرکانە لەگەڵ خۆما بخرێنە قەبرەکەم لەناو کفنەکەما بۆ ئەوەی شایەتی بێ کە من حەزم لەو پەیامداریەیە ئەگەر باسی نووسینەکانی مامۆستا بکەم ئەکرێ بڵێم جەنابی مامۆستا هەموو نووسینەکانی ئەکرێ بە سێ بەشەوە بەشێکی بریتیە لە چیرۆک و بەسەرهات چیرۆکە خۆی ینی دایڕشت بێ یاخود ژیانی یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاخود چیرۆکی حەقیقی بێ گێڕاوێتیوە یان تەرجەمە بێ یەکێک لەم بۆرانەی هەڵبژاردووە خوای گەورە جەزای باتوێخوا بەشی زۆری نووسینەکانی مامۆستا لەم ڕۆوەیە بەشی دووهەمی نووسینەکانی جەنابی مامۆستا بریتیە لە مەسەلە شەرعیەکان جا فقهی بێ علوم حەدیث بێ علوم قورئان بێ لەم بابەتانەشە الحەمدولله هەنگاوی زۆر باشی ناوە بەشی سێهەمی نووسینەکانی جەنابی مامۆستا مەسائیلی ئیمانیە بە شێوەیەکی گشتی کۆمەڵێ نامیرکە و کتێب و باس و خواسی لەم بارەوە هەیە خوایان بێ ئێمە وەکو بەرنامەیەکمان بۆ داڕشتووە لە ماوەی 2 ساڵی ئایندا هەموو ئەم کتێبانە چاپ بکەین ئەگەر خوای گەورە یارمەتیمان بە سەبارەت بە شێوازی نووسینی جەنابی مامۆستا نووسینەکانی زۆر بێ گرێوگۆڵە زۆر سادەیە زۆر کوردەواریانەیە زمانی پێنجوێنی بەکارهێناوە جەنابتان ئەزانن پێنجوێن دوورە لە منتیقەی بڵێن زمانەکانی کەوە واتە زۆر لە فارس و عەرەب و تورکەوە نزیک نییە بۆیە زمانەکان زۆر پاراوە وەکو زمانی موکریان وایە جەنابی مامۆستا هاتوو هەر بەو زمانی باوکو دایکیە کەلیماتی زۆر جوانی بەکارهێناوە لە حەقەتە و زۆر زانیاری داوە بە ئێمە من ئەکرێ بڵێم زۆر ئیسفادەم کردووە لە زمانی جەنابی مامۆستا خوای گەورە جەزای باتوێخوا بێ گرێوگۆڵ سادە اینجا وەکو شێوەیەکی سەردی هێناوە خوێنەرمان و ناکا کاتێک شتە ئەیخوێنێتەوە ڕەنگ بێ زۆرتان شایەتیەوە بدەن کاتێ بۆ نمونە زیندانێکی گەڕۆکتان خوێندبێتەوە ناتوانانی وازی لێبین کا تەواویەکەی یا ئێستا دڵنیان یان ئێستا بەختیارن یان گوڵێکی ژاکا و هەر کتێبێک لەو کتێبانە ئینسان کە دەستی پێکرد بە ئاسانی وازی لێ نانێت چونکە زۆر بێ گرێوگۆڵ نووسیەتی و ئەڕۆی لەگەڵیە یەکێکی تر لە سیفەتی نووسینەکانی جەنابی مامۆستا لە حەقیقەتە قۆڵ بۆتەوە لە هەندێ مەسەلەی زانستیە یعنی کاتێکە فەرمودەیەکە گێڕێتەوە کاتێ شتێک ئیستیدلالەکە ئەوەش یەکێکە لە جوانەکانی مامۆستا خوا جەزایشی باتەوە هەر کەسێکیش پێویست و ئەمە ئاوا لێ بکە و ئاوا لێ بکە فەزڵی کردووە و نەویست و من لە تۆ بەتەمەنتر یا خوێنەوارتر یاچی هاتووە قسەکەی بە ڕێکوپێکی وەرگرتووە ڕاستەکەی ئەگەر بمانەوێت لەسەر نووسینەکانی تری قسە بکەین شت زۆرە لەسەر مامۆستا بڵێن بەڵام ئومێد دەکەین خوای گەورە بەرەکەت بخاتە عومرێەوە یارمەتی ئێمەش بدا کە بتوانین سەرجەم کتێبەکانی لەو ئەوەڵەوە بە تاک لە پاشانە بە شێوەیەکی کۆبەرهەم بیخێنە بەردیدی خوێنەران
ومێدەکەی مامۆستا چۆن تا ئێستا قەڵەمی بە بڕشت بووە لە مۆرەش هەروە بێت وفعلا هەروەهایشە تەسەوەر کردن مامۆستا زۆر باش ئاگای لە کۆمپیوتەر و تەکنۆلۆژی و شتی ئێستایە خۆی خەریکی بۆ ئاگاداری جەنابتان خۆی خەریکی نووسینەوەی کتێبەکانی خۆیەتی تا ئێستا هەر بابەتێک نووسێ خۆی خەریکێتی خۆی هەڵەچنیەکە خۆی خەریکی ڕێنووس و شتەکەیە بێت ئەمیشە یەکێکە لە جوانەکانی جەنابی مامۆستا لە بریەوە کۆمەڵە گەنج عەزیەتدایان نازانم چی بکە وەڵای ئێمە زۆر جار شتەکانمان کە هینە بێڵی مامۆستا دووبارە بۆمە تایپ بکەرەوە خوا جەزای بەتیاخوا خۆی تایپ پێکاتەوە بۆ وێدەی ئینشاڵڵا مامۆستا ئەم ڕێزلێنانە هاندەرێک بێ بۆەوەی ئینشاڵڵا بەرهەمی زیاتر و بە پێشتر پێشکەشی خوێنەرانی بکات چونکە تا ئێستاش مامۆستایەکێکە لەو کەسانەی کە لاوان بە پەرۆشەوە بەرەوەرەمەکانی ڕۆن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی زۆر سپاس بۆ مامۆستا بۆ بەدەرکەکانی پرسیارێکی تری بۆ ئیزافە بکەم مامۆستا حەسەن پێجەری کە من وەکو تەلەبەیەک لە خزمەتیا بووم کە زۆر کاریگەر بووم پێی کە جیاواز لە هاوتەمەنەکانی خۆی وەکو گەنجێک توانی بشێتە ناو تەکنەلۆژیاوە سەردەمێک ئەم سۆسیال میدیاوەمانش نەبوو وێبسایتی هەبووە هەتا ئێستاش کە بچۆ سەر سۆسیال میدیاکانی وەکو گەنجێک چالاکە کە بەداخەوە ئەوانەی کە ڕۆشتونەتە تەمەنەوە بەگشتی دەست و پلیان لەگەڵ تەکنەلۆژیا گەرم نەکردووە هیوادارم ئەمە بەیانێکچێ بۆ ئەوانیش ئێستا شەشتینە خزمەتی مامۆستا بەکر حەمەد سەدیق باوفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. سرتا من بۆزشم بۆ جەنابی مامۆستایەکە هیوادارم بکەمە ئەو قامەتی کە تیایدا جەنابەت تیایدا چونکە بەڕاستی من خۆم شایستی ئەوە نازانم دەرفەتی ئەوم نەبووە کە وەکو پێویست لە خزمەتی جەنابتەم بەڵام معنای ئەوەش ناگەێنێ کە کتێبەکانی جەنابەت دوور بووم لە ئەفکار لە بچوونەکانی جەنابەت دوور بووم من پێم وایە کتێبی ئەوەی بەڕێزێت بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە لەو سەردەمی هەشتاکانە من لە هەشتاکان بابڕین تا هەشتاوێکیش هەرجە تەسیری فکری مارکسیست و ئەوە نابووی لە ماهەمومان ئەو مەوجەیە لە ڕاستیە مەوجێکی عەقلانی نەبوو مەوجێکی عاتفی پۆپۆلیستی بوو یعنی من قەناعەتم وا بوو کە لە هەرێمی کوردستانە فکری مارکسیزم فکرێکی کامڵ نەبوو بە هەموو ئەمری و نووسەری نەبووە مفەکریشی نەبووە نەمەوێرە ئەوە بڵم بەڕاستی چونکە هەستمە کرد کە شتی مارکسیستەکان بەخوێندەوە هەستمە کرد کە ئەوان بخۆیان بەڵام ڕقێکیان نەبوو ڕقەکە گەورەتر بوو لە هەر مارکسیزێکی قوڵ یعنی ئەگەر 100 مارکسی قوڵت بێنایە بەقەدەر مارکسیستێکی کورد ڕقی لە ئیسلام نەبوو زۆر سەی وەلام لە کاتێکا کە خۆی ئەستن مارکسیزمی دەخوێندبەوە بۆ مەزبوطی یەک نووسەری کورد هەڵ نەکەوتووە بتوانێت لەسەر ماتریالیزمی دیالکتیک و دەرێنزی مێژوویی کتێبێکی کام بنووسێ نەبووتیان هەڵ نەکەوتووە شعریان هەیە جنێویان هەیە قسەی سووچیان هەیە ڕقەبەلایەتیان ئەوانیان هەبووە بۆیە ئەو کەسانی کە منتیقی بیرکردنەوەیان ئەندازێک هێمن بووە و ئازاد بووە و نمونەمان زۆر بەشی زۆرمان لە باگراوندی چەپ هاتووین یانی ئەوانەمان کە بیرکردنەوە ئەو هەستمان کرد کە ئەمە کامڵ نییە دەبێت بۆ دای بەدیلێک کابگەڕین و بەدیلیش نەبووە لە ڕاستیە بەدیلەکە ئەم جۆرە کتێبانە بوون دوای ئەو چالاکی ئیسلامی کە دەستی پێکرد من قەرزاری کۆمەڵی ئینسانی زۆر گەورم کە زۆربیان لێرن و یەکێک لەو پیاوە بەڕێزانە جەنابی مامۆستا کە من قەرزاری خوێندنەوەکانی جەنابتم خوێندنەوەی بابەتی ئەدەبی لای من وایە کە وەکو کۆمەڵێک خانووایە بە تەنیژێکەوە ڕێزی کرد یەکیان بەرز و یەکیان ڕز و یەکیان ئاسۆی هەرگیان بە شێوازێک بەڵام بەشتەنیژێکەوە هەر هەمویان قیمەتی خۆیان هەیە بۆیە هەرگیز نە حافظ کۆنە بێ نە مەولەوی کۆنە بێ نە شاعری گەورەکان ئەدەبیات کۆن نابێت چکە بە تەنیژێک ونوێنەکان هەمووی دەبینی بەڵام ئینتاجی معرفی بڵێن ئەزموونی بڵێ علمی ئەزموونی علمی تەجریبی یەکیشیان دەبێت ئەپلیکانە بۆ ئەوکەی دیکەیان بەسەر یاسەرەکەوی ئاخر لە حەزەکەوتێدا دەوەستی ئەوتری هەمووی جگە لە ئەپلیکانە دەورێکی دیکەی نییە بۆیە سروشتیە کە تۆ کات باسی تەکنۆلۆژیای تازە ئەەکەی باز لە علمی وخار نەکەی چکەوە ئەن زەمانێک و تێپەڕی و گوزەراوە ئێمە لەناو کۆمەڵی بابەتی وکایی زیندویان کە وکای زیندوانە بریتین لە ئەو بەرهەمانەی کە ئەو مامۆستا بەڕێزان پێشەژوو ئێمەیان کردو ئەو دوو کتێبە لە ڕاستیان کتێبەکانی هەموو کتێبەکانی مامۆستام نەخوێنێتەوە تەنها دوو کتێبی کە ئاشنا بووم پێی ئەوەی ئێستا بەختیاربوو لەگەڵ کتێبی ئەوەی بڵێن زیندانی گەڕەوەکە کە تەرجمەیە بەڵام تەرجمەیەکی جوانی کردو زۆر جار لە قسەیەکی مەقولێکی کۆنەیە دەڵێ متەرجمەکان خائینن بۆ معنایە کە متەرجم ناتوانێت ڕۆحی نووسەرەکە وەکو خۆی بڵێتەوە بەڵام هەندێک جار متەرجم زۆر سەرکەوتووە یەکەم خۆی ئەدیبە خۆی زمانزانێکی گەورەیە خۆی عەقڵی کراوەیە تەفەهومی ئەو مادەیە دەکات مفرداتی ئەو شتەی پێکە ئەو باسی لێو دەکات بۆیە من هەندێک جار دەبینی کەسێک چەپە ولا هەزار چەپە و فکری شەپی پێەیە ئەچێ کتێبی مەولانا نووسێ ئیشی تۆ نییە تۆ لەو مفردەکەیان ناژی لەو عالەمەکەیان نیت لەبەرەوە ناتوانیت چیتە ئەو ڕۆحەوە کە تێیدا ئەو قسەی تێدا دەکات ئەو کایە ئەم مامۆستا قسەی تێدا دەکات بۆ نمونە کتێبی زیندانی گەڕەوەکە کە باز لە
بەشی دووەمی سوورەی تەوبە دەکات کە یەکێک لەو سەحابە گەورانە کەعبی کوڕی مالیکە باز لە قیسەی خۆی دەکات کە چۆن لە زینی تەبوو دواکەوتووە جەنابەتەن دەزانن کە بەشی دووەمی سوورەی تەوبە لە پێش بەشی یەکەمی دابەزیوە بەشی یەکەمی لە ساڵی دایا دابەزیوە بەشی دووهەمی لە هاتنەوە لە جەنگی ساعەت العوسرەیە هاتۆ دەکایەوە و ئەم جێرانەوەی زۆر جوانێک کەم جار کە هەستم بە چێژ و لەزەتی ئەم قیسەیەکە بەڕاستی لەم کتێبەیە هەستم پێکرد کە ئەوە مەسەلەیەکی گرنگە یعنی ئەوە دوای لێکردم کە دوای خۆم بە دوای شتابگەڕم قیسەکەم کردەوە لە شوێنە دیکە دیار ئەوانە بە تەوسیق و بە ئەرشیف هاتوون بۆ ئێمە وەکو ئەرشیفی بابەتەکانی حەدیث ئەرشیفی بابەتەکانی تاریخ بەڵام کردنی بە چیرۆک بوویکەوە چێژێکی هەبێ جوانی مەبنایەکی جەمالی هەبێ ئەوە ئیشی پیاکی گەورەی و مامۆستا حەسەنە کە من لە ڕاستیە بەناچاری هێنراوتم کە خەدای ئەم پیاوە بەڕاستیەکیدا من نەمەتوانی بێمە ئێرە ئەمە خاڵی دیکەشیان ئەوەیە کە من ئەمەی بڵم ئەوانەی کە کەلیمە لە عومرێکا پێشکەش بە گەنجان دەکەن وەکو باوک گوان وەکو مامی دڵسۆزوان وەکو برای دڵسۆزوان هەمیشە کەلیماتەکانیان کۆن نابێ ئەبێ لە زەینان نەبێ ئەمە دەبێتە خۆراکی ڕۆح و خۆراکی فکر لە زەینە ئەو ئینسانانە دەبێنێتەوە کاتێک کە کوڕێک گەورە دەبێ هەستەکات لە باوکی خۆی گەورەتر هەستەکات لە باوکی خۆی قسەی باشتر دەزانێ ئەم لە کۆمپیوتەر دەزانێ باوکی لێ نازانێ ئەم لە شتێکی تازەی پێ باوکی پێشتر پێی نەبووە ئەم لە ئەزمونێکی تازە فێر بوو باوکی ئەوی نەبووە ئەم خۆ گەورەزانینە زۆر خەتەرە بەڕاستی باوک لە هەموو مفردەیەکی ژیاندا لە بنیادنانی فکر و لایەنی ڕۆحی و لایەنی ئەخلاقی پەروەردی ئەو مناڵی خۆی دەورە بینێ بۆیە بە بڕای ئێمە چۆن مەسەرەن ئەمریکەکان دەڵێن الآباء المؤسسون ئێمەش ئابای مؤسسونمان هەیە بەڕاستی ئەوانن کە ئەم شتە مفرداتانیان بۆ ئێمە داڕشتووە ئەمە مانایکی گەورەیە دەبێت قیمەتی بزانین و من بۆ خۆم بە قەرزاری هەموو کەلمەیەک دەزانم کە لە جەنابی مامۆستا فێری بوومی ئەو مامۆستا ئەزیزانم کە لە ژیانمدا مەجرای ژیانیان گۆڕیوم لە هەر لەحزەیەکە هەست بکەم کە من لەو گەورەترم ئەو لەحزەی ئینتیکاسە و لەحزەی کەوتنی منە چونکە نابێت تۆ لەو لەحزەیەدا هەستکەی کە تۆ لە باوکت گەورەتری نابی هیچ کاتێ هەستکەی کە تۆ ئەو جوانتری لە ئەو بەبەرهەمتری لە ئەو دڵسۆزتری ئیلا شتێک هەیە ئەو دەخاتە پێشی تۆ پیاوێک لە ناو مەجلیسێکی تەعزیە قسەیەکی زۆر سەرنجی ڕاکێشاوتی هیچ کەسێک لە باوکی خۆی پیاوتر نییە و ناشتوانێت لەو پیاوتر بێ لە هەر شتێکا بچێت ڕێزی باوکی ئیلا باوکی لە شتێکا پێشی ئەوە کەوێتەوە بەلایانی کە بە ئەو باوکە حەزی کردوکە ئەم کوڕی لە ئەو جوانتر بێ کاتێکە گەورە بێ ئەوە لە ڕاستیا بەرهەمی نووسەر بەم شێوازەیە و مامۆستا حەسەن دوای ئەوە لە ڕێگەی برای گەورم مامۆستای عەزیز و خۆشەویستم و مڕەبیەکە مامۆستا محەممەد ڕەحیمەوە کە جەنابتم ناسی و کەسانێکی دیکەشم ناسی کە لە خزمەت جەنابتا بوون شانازی دەکەم بە ئەو لە حەزاتانەوە کە لە خزمەت بەڕێستا بوو هەرچەند من زۆر ئەو دەرفەتانم نەبیێ بەڵام لە سیاقی کتێبەکەتا بەڕاستی هەست بە جوانی و هەست بە گەورەیەکەم جەنابەت شایستی ئەوەی کە ئەم تەقدیرە بە جەناب بوترێ من ئیشاڵڵا مدەوارم کە تۆ 46 ساڵ لە عمرت هێنابێ تا ئێرە ئیشاڵڵا ئەو استیقامەیە خوا هەر پێت دەبەخشێ و خوای گەورەی ئیشاڵڵا عاقیبەت خێر دەکا و بە جوانی و بە گەوری دەدێڵێتەوە من کاتی زیادی جەنابتان ناگرم سواسی بۆ هەمولایەک و واخر داوام الحەمدولillهی رب العالمین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بەکەر حامد سەدیق بۆ تایبەتمەندەکانی سەرشتەکە خزمەتی مامۆستا پەیوەندیحکومەت بەڕێز بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەڕای من ئەگەر تۆ بتەوێت بسەر مێژووی مامۆستا حەسەن بکەی بگەڕێتەوە بۆ دەی هێشتاکان من بۆ خۆم زۆرم یاژابە بە دەی هێشتاکانێ بەڕای من دەی هێشتاکان دوو شتی زۆر گرنگی هەیە ئەگوادارم تەمەناکەم کە لە ئایندەیە زانکۆکانی ئێمە ئەمە بێاعتیبار وەرگێن و لێکۆڵینەوەی زیاتری لەسەر بکەن بەڕای من دەیە هێشتاکان ئەو دەیە کە تایە کاری ئیسلامی وردە شێوە ئەگرێ فۆرمەلە ئەبێ واتە ئەگەر لە دەیەکانی ڕابردووە کاری ئیسلامی کاری داوای ئیسلامی کارێکی ئەندازەیەک نهێنی بوو بێ لە چوارچەوەی ئوسرە و خێزانە باوڵین کاری کردبێ ئەوە بە دڵنیاییەوە دەیە هێشتاکان وردە ئاشکرایەکە و مانای پێبەخشێ وەروەها دەرکەوتەکانی لە دەیە هێشتاکانە ئەوەنە گەورە بێ کە لە ناوەڕاستی دەیە هێشتاکانە هەر بۆ خۆی بزاوتی ئیسلامی دوو شوناس وەرەگرێ شوناسی چانەوەی کە بە ناوی باوڵێن بەشێکی وەکو میانڕە و ئەمێنێتەوە بەشەکەی تریشی پێگوترێ هێزی ڕادیکاڵ هەڵبەت ڕادیکاڵ بەمانە زۆر جوانەکەی نەکخواانە خواستە بەمانای شەڕەنجێزی و ئەو لەم بابەتانەیە بۆیە دەیە هێشتاکان دەیە کە تایە لەلایەک کاری ئیسلامی شێواگرێ فۆرمۆلا بێ ئاشکرا بێ و لەلایەکی تریشە
ڕاستەکەی ئێمە کۆمەڵێک نووسری زۆر گرنگمان لە دەیە هەشتاکانە دەرەکەون. ڕاستە پێش دەیە هەشتاکان ئێمە کتێبی عەرەبیمان زۆرە و ئەو پێدراوە بە بڵێن مەعریفیانەی کە لە دەرەوەی سنوورەکانی ئێمە دێن زۆرن، هەر لە کاسێتەوە، هەر لە بڵاوکراوەوە، هەر لە گۆڤارەوە، هەر لە کتێبەوە. بەڵام بیرمان نەچێت دەیە هەشتاکان بۆ ئێمە دەیەکی زۆر گرنگە کە تیان نووسەرانی خۆمان دەرەکەون. یعنی ئەگەر مامۆستا حەسەن بە نمونە بێنینەوە، مامۆستا حەسەن وەکو مامۆستا تۆفیق فەرمووی لە 1970 یەکەم کتێبی ئێستا بەختیارمە نووسێ، کەواتەمە بابەتێکی گرنگە. ڕاستە ئێمە پێشتر بەر زمانەکانی ترکەوتوین، واروەها بەر مەعریفەی باڵێن گەلانی ترکەوتوین، بەڵام بۆ یەکەمین جار لە دەیە هەشتاکانە ئێمە نووسەری خۆماڵی خۆمان بۆ دروستە بێت، واتە چی دیکە وەرجێڕان ناکەن بەڵکو دەنووسن. ئەمەش بۆ خۆی بابەتێکی گرنگە، چونکە لۆکەیشنەکەی خۆمانە، عورفەکەی خۆمانە، قەڵمەکەی خۆمانە، عادەت و وەکو دەڵێت تەقالیدەکەی خۆمانە. لەبەر ئەوە ئەم دەرکەوتەی ڕۆشنبیری ئێمە یاخود خاوەن قەڵەمی ئێمە لە دەیە هەشتاکانە غایە دەرەجە گرنگە. لەبەرەوە ئەمە بابەتێکی گرنگە تەمەناوەکەم کە ئێستا بەم سەرپێیە ئێمە ناتوانین زۆر قسەی لەسەر بکەین. خاڵێکی تر مامۆستا حەسەن بۆ ئێستا بەختیارمە نووسێت. تاوان ناوڕۆکی ئەم کتێبە تا ئەم لەحزەیە ناوڕۆژێکی زۆر بەهێزە. یعنی من تازە خوێنمەوە جارێکی تر، یعنی دوای لە ناوڕاستی هەشتاکان بۆ سەرەوە خوێنمەوە. ئەم جاران کە خوێنمەوە سەیرەکەم ئەم کتێبە زۆر تازەیە. ئەم زمانەی کە ئێستا لە ناو ئەم کتێبەیە هەیە و ئەو شێوازی جێڕانەوە و هەروەها ئەو هەتا بابەتە سەرەکیەکەی کە گەڕانە بە دوای خوایە بیرمان نەچێت. ئەوەی کە مامۆستا لەسەری نووسیوە ئەو حاڵەتی مۆسقۆفی و بێدینی و ئیلحادیەی کە ڕەتدەداتەوە ئەم کتێبە تا ئێستا مەوجودە، تا ئێستا قسەی لەسەرەکرێت. لەبەرەوە بابەتەکە بابەتێکی تا بڵێ گرنگە و نووسەرێکی کورد دێ ڕەتی ئیلحاد دەداتەوە. لە چیرۆکەکەیە کارکتەرەکەی بریتە لە قوتابێکی زانکۆ کە بە دوای خۆیان گەڕێ، ڕازی نییە بەوەی کە بە شێوازە تەقلیدیەکانی باو و باپیرانی کە هەر ڕوو لە قیبلاکە و قەناعەتەکە بەوەی کە خوددایەک هەیە لە ئاسمان. نام بەڕێگایەکی زانستی بە بەڵگە و بورهان خوددا دۆزێتەوە. لەبەرەوە ئەم بابەتانە بابەتی زۆر گرنگن و وەڵامی ئەو پرسیارانان داوەتەوە کە لە دەیە هەشتاکانە بەڕاستی زۆر باو بوو. ئمە بیرمان نەچێت گومانی گەورە خراە سەر خوا. ئایا خوا هەیە؟ یعنی گومانێکی گەورەی دژە دینەکانەوە بوو کە گومان لەسەر خوددا دروست بکەن. ئەم کتێبە هاتووە ئەم پرسیارە هێنێ ڕاشکاوی شەبێتایە. یعنی باوەڕ کە ئێستا یەکێ هەستە ئیدعایە کە بڵێ خوددا نییە، ڕێکە بە زمانێکی زۆر ناشیرن جوابی بدرێتەوە. بەڵام مامۆستا حەسەن لەگەڵی کۆمەڵە نووسەری تریش هاتوون ئەم پرسیاریان جارێک کە هێناوەتەوە خستویانەتە چوارچەوەی کتێبەکەیانەوە، ئەجا ڕەتیان بۆ حازر کردووە، ڕەتی عیلمی بەڵگە و بورهانی گرنگ. لەبەرەوە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە بەلای منەوە و ئەو نووسەرە خۆماڵیانەی خۆمان زانیویانە ئێمە پێویستمان بە چی هەیە، ڕاستەکەی ئەوان بۆ ئێمە نووسیوە. بۆیەش ڕاستەکەی ئەگەر لەسەر جیلی یەکەمی ڕابوونی ئیسلامیش زۆر کاریگەر نەبوو بنەم کتێبانە، ئەوە لەسەر جیلی دووەم بە دڵنیایە و زۆر کاریگەریان هەبوو. پرسیارێکی جەوهەریەتە پێشەوە، باشە کە ئەم بابەتانە ئاوها گرنگن، بۆچی بەعز ڕێگایەدا ئەم کتێبانە چاپ ببن؟ ئەمە بۆ من پرسیارێکی گرنگ بوو. بۆچی بەعز ڕێگایەدا ئەم کتێبانە بەم شێوازە بڵاو ببنەوە؟ بە بۆچوونی من دووسێ شت هەیە کە یا دووسێ هۆکار هەیە کە بابەتی مۆزوعین کە بەعز ڕێگایەدا بەوەی کە ئەم کتێبانە چاپ ببن. ئێوە بۆ خۆتان نەزانن لە دەیە هەشتاکانە بیری چەپیش بۆ خۆی یعنی بەهێز بوو. یعنی لە کوردستانی ئێمەیە بیری چەپی ڕەنگە ئەوەی کە لە دیکۆدراماکەشە جەنابی مامۆستا ئەنوەر باسی کرد، ئەو دراو بە بیری قەومی زۆر کاریگەر بوو. یعنی دەگوترا کەم ماڵ هەیە کەسێکی چەپی تیان نەبێ بەڕاستی. بۆیە حیزبی بەعز ئێویست ململانەکە بخاتە نێوان ئیسلامیەکان و چەپەکان. ململانەکەشی کرد، ململانەکە توندیش بوو،
بەڵام بەمە هەوڵیدا بیرە کردەوە لەوەی کە ئەم دوو تەیارە یاخود ئەم دوو ئاڕاستەیە یەکتری لاواز بکەن بۆیە ڕێگای داهەموو ئەو کتێبە ئیسلامیەکان و تەنانەت هەندێک لە بڵاوکراوە چەپیەکانی هاتنە ناو شار ئەندازەیەک مەسەلەن ڕەنگە ینی ئاسانکاری کرابێک کە بگەنە هەندێک شوێن بەڵام ئێکێ لە هۆکارەکانی ئەوە بوو کە ئەم دوو ئاڕاستە فیکریە بەن بە یەکا و یەکتر لاوازکەن خاڵێکی تر ئەوەیە ڕاستەکەی کتێبەکان دەرەچوون بەڵام بیرمان نەچێت نووسەرەکانیانە جیران مامۆستا حەسەنێکێکە لەوانە کتێبەکەی دەرچووە ئێستا دڵنیام ئێستا بەختیارم کتێبەکانی دیکەش بەڵام حیزبی بەعز تەحمولی نەکرد مامۆستا حەسەنیان خستە زیندانەوە بۆیە نووسەرانی ئیسلامی یا ئەبووە بێدەنگ بوون واز لە نووسین بێنن یاخود بچنە دەرەوە ڕێگەی سێمیان نەبوو ئەمەش ئێکێکە لە هۆکارەکان بوو تەنانەت ئەو کتێبانەی کە دەرەچوو لە کتێبخانەکان مراقەبا کرا بزانن چی ئیکڕێ واتە ئەوانەشی کە کتێبەکانیان نەکڕی و خوێندەوە مراقەبەیان لەسەر بوو لەبەرەوە ئەمەش ئێکێکیکەت بوو لە هۆکارەکان کە ڕژێمی بەعز ڕێگایەدا کە کتێبەکە دەرچە لە چاپخانەکان جگە لەوەی کە فلتەریشە کرد سانسۆریشە کرد بەڵام دوایی هەموو ئەوانەی کە کتێبەکانیان نەخوێندەوە یان کڕی مراقەبەیان ئەچوە سەر و دوایش کە دەستی کرد بە گرتنی هەموو ئەو بەڕێزانی کە کاریگەریان هەبوو لە ناوبزاوتی ئیسلامی و تەنانەت ئەوانشی کە لە مزگەوتەکان وانە نەخوێن دەرکەوت کە بەعز مراقەبەیەکی جددی نەک نووسەرەکانی خوێنەرەکانیشی کردبوو لەبەرەوە ئەمە لەناو ئەم دۆخەیان نووسین بەسمەوەی کە گەڕێنەوە بۆ دەی هێشتاکان نووسین زۆر زۆر گرنگە تۆ جگە لە کاریگەریەکەی ئەوە هەستکردنا بە بایەخ و گرنگی نووسین بە زمانی کوردی لەژێر ئەو بارە نالەبارەی کە ئەو کاتە هەبوو لەبەرەوە بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە کە بە بۆچوونی من بەعس بۆ ئەوە ڕێگایەدا کە وردە وردە تەصفیەی نووسەرەکانی واروەها خوێنەرەکانیشی بکات بەڕێزە خاڵێکی تر کە دەمەوێت لێرە ئاماژەی پێ بدەم ئەویش ئەوەیە کە بۆچی ڕێکخراوی بوار بۆ چالاکی ڕووناکبیری گرنگی ئەم ساڵ بەم چالاکیات تەمەناوەکەن کە ئیشەڵڵا ڕێکخراوی بوار بتوانێت ئەمە بکە بە نەریتی ساڵانە هەر ساڵە کە لە کاتێکی دیاریکراو بۆ نووسەرێکی دیاریکراو ئەلەو نووسەرانەی کە پانۆرامان واتە کاریگەریان گشتیە ئاسۆییە نەک ستوری یانی ئێستا نووسەری تریشمانەیە ڕەنگە لە مامۆستا حەسەن زیاتری نووسی بێ بەڵام ئەو نووسینە ئەو نووسەرە بە شێوەی ئاسۆیی کاریگەری لەسەر بە ئەوڵێن خوێنەرانی نییە بەڵکو بە شێوەی ستونی ڕەنگە بۆ ئاڕاستەیەک نووسی بێتی جا لەبەرەوە ئێمە ئەمەمان کرد بە نەرید لە ڕێکخراوی بوارە تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا خی گەورە مۆفەقمان کە بتوانین لە ئایندەیە ئەو نووسەرانەی کە ئەلحەمدولێ لە ژیانە ماون و بە جۆرێک لە جۆرەکان هەمومان بە جۆرێک قەرزاریانین ڕێکخراوی بوار بتوانێت چالاکێکی متەواضعانەی وەکو ئەمەش بێ بۆیان کە ئێمە وازانی کارێکی گرنگمان کردووە لەبەرچی لەبەرەوەی کە تۆ کە نووسەرەکە ئەمرێ وەفاتەکە دوایی هەرچی بیڵێ سەبارەت بە ئەو ڕەنگە تەسەلایەک نەبێ بۆ دڵی ئەو بەڵام وەختێک کە تۆ ئەزانی ئەو کەسە کاریگەر و نووسەرە کاریگەر و کەسایەتی کاریگەرانەی ڕابردووی خۆت کە جارێکی کە دانێنیت و لێرە باسییانەکەیتەوە و هەروەها خۆت بە منەتباریان نەزانی بە تێچیت من تەسەورەکەم کارێکی گرنگ و باشیان کرد بێت سوپاسانەکەم منیش لەوە زیاتر کات نەگرم دەستا خۆش بێت زۆر سپاس بۆ مامۆستا پەیوەند عومەر بۆتە بە نرخەکانی ئەوەی بەرکەوتەم لەگەڵ غەربیەکانە کە هەبوو بێ و بە تایبەتی لەگەڵ نووسەرەکانیانە کە ئەنووسن لەگەڵ ئەوە کە کتێب ئەنووسن دەفتەریشیانەوێ مامۆستا تۆفیق کەریم فەرمووی مامۆستا حەسەن پێشوێنی کتێبی هەڵبژاردووە نەک دەفتەر بۆ غەربیەکان کە دەفتەریشی لەگەڵا هەڵەبژێرن کە خانەنشینە بن ئەگەڕێن وڵاتێکە دۆزنەوە کە کەناری دەریای هەبێ و لەوێ پشوو بدەن وەکو تورکیا مەغریب پرتوگال ئیسپانیا بەڵام مامۆستا حەسەن پێشوێنی نا
نووسینەکانی کردە سەرچاوی داهات و نەچاوی لە دەفتەر بوو بە ئیخلاسانە نووسی و هەروەها کەنارەکانی دەریای هەڵنەبژارد بەڵکو ئێمەی هەڵبژارد کە لە سەرەتاوە بۆی نووسین و لە کۆتاییشەوە گەڕاوە بۆ لامان. سوپاسی هەرسێ مامۆستای ناوبراوەکەین خۆی گەورە خێری هەموو لایەک بنووسێت. ئێستاش ئەچینە خزمەتی دکتۆر کامەران بابانزادە بۆ پێشکەشکردنی درعی ڕاستێنان بە مامۆستا حەسەن پێنجوەنی داواکەم هەردووکیان بفەرمون. مامۆستای گەورە. سەرەتا زۆر سوپاسی سەنتەری بوارەکەم کە ئەم زەحمەتیان کێشە و ئەم ئەرکیان خستاستۆ و خوا جزای بەخێرن باتۆ ئینشاءڵڵا و زۆر سوپاسی جەنابتان ئامادەبوانەکەم کە زەحمەتتان کێشا و تەشریفتان هێناوە بۆ ئێرە و ئەزێتی ڕێگە و مانوبوونتان چەشتووە خوا جزای بەخێرتان باتۆ. لە ڕاستیە زۆر شت و ترا لە ناو وتارەکانە من شەرمم ئەکرد لە خۆم کە ئەو قسانە بکرێ بەرامبەر بە من هیچم نەکردووە چیم کردووە من وەکو سەربازێک خزمەتی ئەم دینەی خۆم کردووە بە پێی پێویست کە ئەگەر لەوانەیە بە پێی پێویستیش ئەندە خزمەتەکەم نەکرد بێت بەڵام ئەمە لوتفی ئێوەیە و پیاوەتی ئێوەیە کە ئێوە ئاوەها بەو شێوەیە تەماشایەکەن خوا جزای بەخێرتان باتەوە. من خۆم بەو بە شیاوی ئەو پیا هەڵخوێندن و باسکردنە نازانم. خوا جزای بەخێرتان باتۆ. جارێکی تریش سوپاسدانەکەم و سوپاسی ئامادەبوونتانەکەم خوا یارمەتی دەری هەموو لایەک بێت. بەڕاستی ئەم هەنگاوەی کەنراوە بۆ ئەم ڕێز لێگرتنە نەک بۆ من بۆ خۆم بە شیای ئەوە نازانم بەڵام بۆ ئەدیبان و نووسەران و ڕۆشنبیرانێک کە ئێن لە مەودووە زۆر جێگەی خۆیەتی کە ئاوا تاوەکو لە ژیانە هەیە یعنی ئەحساسی پێ بکات. جارێکیان ئیسێج لە بیرم ناچێتەوە کە لە مناڵۆم لەو کاتا کە باوکمەوان شەهید بوون منیش لەسەر دوکانی باوکم بووم مامۆستا قانیع ئەهات بۆ لام بۆ دوکان جارێکیان هەروە دەستمان کرد بە قسەکردن و ئەمانە ئەنجاوتی ڕۆڵەگیان زۆر خۆشەویستم سەردانیە کردم ئەیوو ئەو پەیکەرە زێڕینەی کە دوای مردنم بۆم دروست ئەکرێ ئێستا ئەیدەم بە نان و کەبابێک. ئەرەوەڵە جا ئەوە دەرێرە دەکات لەسەر ئەوە کە لە سەردەمی خۆیان ڕێزی نەگیراوە بۆیەوە هیوادارم ئینشاءڵڵا ئەم نەرێتەی کە دەستیان پێکردو سەنتەری بوار بێتە نەرێتێکی بەردەوام بۆ هەموو ڕۆشنبیران و نووسەران و ڕووناکبیران. تر لە کۆتاییدا بەخواتان ئەسپێرم و داوای سەرکەوتن و بەختەوەریتان بۆ بکەم. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. مامۆستا فەرمووی ئەرکی خۆی ئەنجام داوە و بە ئەرکی دینی و نیشتیمانی خۆی هەڵساوە لە هەلومەرجێکی حساس و هەستیاری ئەم وڵاتەی ئێمە. ڕاستە ئەو پێویستی بەم پیاهەڵگوتن و کۆڕگرتن و دیداران نییە. ئەو گەورەترە لەم یادکردنەوەیە. ئەوەی ئێمەین پێویستمان بەم یادکردنەوانە هەیە کە بەڕاستی نووسەرێکی وەکو مامۆستا پێویستە دەیان مناسبەت و کۆڕی وەهای بۆ بگیرێ بۆ ئەوەی هەست بکا کە ئەو ماندووبوونەی کە لە پێناوی دین و لە پێناوی گەلی کوردی ستەملێکراوە کێشاوێتی جێگەی ڕێز و پێزانینە. ئەم ئینشاءڵڵا ئەو کارەی کە کردوویەتی لە ترازووی چاکەکانیان نووسراوە بەڵام ئەوە ئێمەین پێویستمان بەم مناسبەتانە هەیە بۆ زیندووکردنەوەی یادی ئەم کەڵە پیاوانە و بۆ
زیندووکردنەوەی یادی ئەوانەی کە لە ڕۆژگارێکە نووسیویانە کە بەڕاستی بوونی قەڵەم و بوونی قەڵەمی ئامانجدار زۆر دەگمەن بوو. بە تایبەت کاک پەیوەند باسی کرد لە هەشتاکانە ئێمە لە سیراعێکی لە ململانەیەکی توندا بووین لەگەڵ چەپەکانە کە کاک بەکرد باشیشی فەرموو کە بەڕاستی گوتارێکی پۆپۆلیستیان هەبوو نەک گوتارێکی قوڵی فیکری. بەڵام یعنی ئەو کاتە کە کورد لە شۆڕشا بوو و سیر ئەکرا و یعنی گوتاری چەپیەکان بەو شێوە بوو کە ئەو کەسەی کە خەبات بکە ئەبێ فکری چەپی هەڵگرت بێ و بەبێ فکری چەپ هیچ کەسێکی تر ناتوانێت میلەتی ئێمە کامەران بکە و بە ئاراستەیەکی دروست تابی بە. بەڵام ئەم دەنگانە محەممەدی مەلا ساڵحی شارە زووری، مامۆستا پارڕەزانی، مامۆستا حەسەن پێنجوێنی و چەند کەسایەتیەکی تر توانیان ئەو ڕچەیە بشکێنن و توانیان وەڵامی ئەو قۆناغە بدەنەوە. من لە یەک یادگاریم هەیە، ئەویش ئەوەی کە یەکەم جار بۆ یەکەم جار کە جەنابی مامۆستا بە خزمەتی گەیشتم لە کتێبخانەی سەلاحەدین لە هەڵەبجە ساڵی 1984 بوو. یەکەم عریزە کە بۆی نووسیم بوو کە دیوانەکەم دیوانە شعریەکەم چاپ بکرێ. ئەو هێنەکەی بۆ نووسیم داواکاریەکە بۆ ڕقابەی عامە. ئەو کاتە هەر کتێبێک کە چاپەکرا ئەچوویە ڕقابەی عامە و لە ڕقابەی عامە کە موافقەتیان بکردایە اینجا چاپەکرا. هەرچەنە یعنی نیوەی دیوانەکەیان ینی ڕەفز کرد، بەڵام یعنی ئەوە یادگاریەکی خۆش بوو. یعنی یەکەمین دیداری من لە خزمەتی جەنابی مامۆستا ئەو دیدارە بوو کە ئەو خزمەتەی کرد. زۆر سپاسی ئامادەبوونتانەکەین. ئینشاءڵڵا ئەمە لە ترازوی چاکەتان نانووسرێ و پێزانینێکیشە بۆ ئەو قەڵەمە بە بڕشتەی جەنابی مامۆستاوە بۆ ئەو خەباتە دوور و درێژەی کە کردوویەتی و ئینشاءڵڵا قەڵەمەکەشی ئێستەش بە بڕشتە و ماندوو نییە. ئەگەر لاشەشی کەمێک بەرەو ماندوو بوون چوو بێ، بەڵام قەڵەمەکەی ئینشاءڵڵا بە بڕشتە و هەر کاریگەرە و بە کاریگەری ژەمێنێتەوە. زۆر سپاسانەکەم. وەسەلام. زۆر سپاس بۆ مامۆستا شوادۆرانی و زۆر سپاسانەکەین ئەرکان کێشا یا